سلاف بینەرێن کەناڵێ بادینان سات بینەرێن بەرنامێ دەربڕین بابەتێ مەیەڤێ هەفتیە لەسەر پاراستنا مافێ زاروکان کێ بەرپرسە ji پاراستنا مافێ زاروکان چ بهێتەکردن داک و مەترسی لەسەر پاشە ڕۆژاوان دروست نەبیتن دگەل مەدابن بۆ پتر ڕاوستیان لەسەر ئەvێ بابەتێ دیتناتە چ بهێتەکردن بۆ زاروکان داک و مەترسی لەسەر پاشە ڕۆژاوان دروست نەبیتن بەڕاستی پێویستە مناڵان لە هەموو مافەکانی ژیانیان پارێزراو بێت لەلایەن گەورەکانیانەوە جا سەرەتا مافی منداڵ دەبێت لەلایەن دایک و باوکانەوە دەستەبەر بکرێت پاشە ڕۆژیان بۆ دابین بکرێتەوە بێگومانیش حکوومەتیش ڕۆڵی هەیە لە دابینکردنی دوا ڕۆژی منداڵەکانمان پەروەردەش وەزارەتی پەروەردە لە دروستکردنی منداڵ بۆ دوا ڕۆژ ڕۆڵێکی یەکجار زۆری هەیە بەڕاستی سەرەتای بنیادنانی منداڵ دەگەڕێتەوە بۆ قوتابخانەیە ئەوەی قوتابخانەش دەبینین لە وەزارەتی پەروەردەوە دەست پێ دەکات و بێگومان دەبێت وەزارەتی پەروەردە سەرەتایەکی زۆر باش بۆ منداڵەکان بنیاد بنێت یاخود بناغەیەکی زۆر باشیان بۆ دروست کات بۆی دوا ڕۆژێکی پرشنگداریان هەبێت دەبینین گەلێک ji زاروکان لە هەرێما کوردستان لەسەر جادەی کار دەکەن ناچنە خوێندنگە هەیە ناچنە قوتابخانەیە چەند مەترسی لەسەر ژیاناوان دروست دەبیتن بێگومان کارکردنی منداڵ لەسەر شەقامەکان مەترسیێکی یەکجار زۆری هەیە بەڵام ئەوەش کە منداڵ لەسەر شەقام کار دەکات بێگومان ئەوە نە بەخواستی خۆیتی نە بەخواستی دایک و باوکیتی ئەو قەیرانە دارایی لە هەرێمی کوردستان هەیە وای کردووە بژێوی ژیانی خەڵک یەکجار سەخت بێت ئەمەش وای کردووە کە هەر گەورەکان پێڕانەکەن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان مناڵەکانیشان دەخەنە سەر شەقامەکە بێگومان هیچ دایک و باوکێک پێی خۆش نییە کە مناڵەکەی لەسەر شەقام ئیش بکات لەبەر گەرما لەسەر شەقام بەرامبەر کۆمەڵێک مەترسی بەڵام کە بژێوی ژیان نەبوو کە ژیان بەرتەسک بۆ ئیتر نائیلاج دەبێت دەنا پێم وانی هیچ دایک و باوکێک پێی خۆش بێت کە مناڵەکەی لەبەردەم لەسەر شەقامەکان ئیش بکات وڵا ڕێکخراوەکان بەڕاستی پێم وایە ڕێکخراوەکان ناتوانن بەرگەی ئەو لێشاوە زۆرەی تونند و تژی دژی منداڵان یاخود ڕەفزکردنی مافی منداڵ بگرن لەبەرەوەی یەکجار زۆرە ڕێکخراوەکان هەرچەندە ئیشیان کردێ بەقەدەر توانای خۆیان بەڵام ناتوانن بربەست لەبەردەم هەموو شتانێک کە دێتە سەرڕێگای منداڵن پاراستنا زارۆ مافێ زارۆکان ئەرکە سەرملێک هەیە بتایبەتی خۆی بە دەرەجێک ئەرچی سەرملی داک و بابیە هەرچی سەر قوتابخانەیە هەرچی سەر ئەو کەسانەیە کە ئەتوو مەقسەدەنی بەسەیدا ئێستامە تووشی قەیرانە شیاتنی بابرین قەیرانی دارایی پێدەڵێن بەڵام ئێستا ئەمە و کاتی ئەومان نەمایە لەو وەختێک کە بەدەستمان بی بتانی بەڕێک و پێچی سەرپەرشتی منداڵەکان بکەین منداڵ لەبە بژێوی ژیان وایان لێ کردیا زەختێک پاڵەپەستوێکیان لەسەر دروستکردێ ببتە تەواوکەری داکوبابی بەکاری بینی دۆی بتانی مەعیشەتی ژیانی خۆی و بژێوی ژیانی پێ چاک بکاتن منداڵیش هەتاوکونێ تەمەنشی دیاریکرااو بەکەلچەوەی نایە کە کاری پێ بکرێتن ماپی مرۆڤ ڕاستە ڕێگە ناداتن بەڵام ئەو وەزعەت داراییەوەی کردیا ئەمە ماپی مرۆڤیش هەم پێشێر بکرێت لەوەی کە ئەمە عەقی منداڵمان بە تەواوەتی پێ نەدرێت لەبەر ئەوەی زروفە ئیسtisنایە مەوجودە چەند مەترسی لەسەر پاشە ڕۆژاوان دروست دەبیتن خۆی مەترسی منداڵ بەخۆینەوەی دوا ڕۆژە ئەگەمە بێت و بەڕێک و پێچی بەباری تەندروست نەمانەوێت پەروەردەیان بکەین یاوەکنی ڕێیە چاچیان پیشان نەدەین احتیمالیەوەی وەک کەسەکی بازاڕیان لێ دەرەچی ئەدی لایەنی ڕۆشنبیرەکەی ئەدی لایەنی تەندروستەکەی ئەدی لایەنی ئەوەی کە سبێ ڕۆژێ ئەمە مهنەتی وا لە بۆ خۆی دیاری بکاتنیان بتانی پارە بە خوێندنی خۆی بدا ئەگەر ئەو بژێوی ژیانەی وای لێکرد ئەو منداڵە کار بکاتن و توانێەوەی نەوی بستە قوتابخانەی معنە فێر نەبوو ژینگە چیە دەوروبەری چیە چۆن هەرشکەوت دەکات چۆن تەعامل دەکات معنە بە شێوەیەکی چاک و باش بەڕێونەچ خۆی ئەگەر ژیانیمان بەچی خۆش دەبێتن ژیانی ئەگەر وەری ئەمە داک و باب خۆش بوو مەجای ئەوەی دەبی بتانی پەروەردەیان بداتن هەستا ئێستا و منداڵە کە دەستا مەجای ئەوەی نەبی کە توانای داک و بابی نەبی بیباتە عەزانی بیباتە ڕەوزەی بە سیسلەی مەراعیلی پەروەردەیی بیباتە قوتابخانەی معناگە لەو پەروەردە جۆرە نەوع پەروەردەیانە بە دوور بوو ئەو منداڵە معنای سەری دەشێ و احتیمالی ڕەساوی شتی باش و چاچی لێ ناکرێت
مافێ زارۆکان دیتناتە ئەرکل سەر ملێکەیە بە دەرەجەیەک ئەرشی سەرشانی خانەوادەکەی خۆیەتی لە هەمان کاتیشدا ئەو دەوروبەرەی کە تێیدا دەژی ئەو بیئی تێیدا دەژی و حکوومەتیش دەبی ئەرچی وەکو ئەرچێکی سەرشانی خۆی پلانی هەبی لە بۆ پەروەردەکردنی منداڵان لەبەر ئەو منداڵانە دەبنەوەی دوا ڕۆژ. باشە چ بهێتە کرن بۆوان داک و مەتەرسی لەسەر پاشا ڕۆژاوان دروست نەبیتن بە حقیقت پەروەردە دەبی ڕۆڵێکی گرنگ و کارایی هەبی لەسەر ئەو مۆزوعادا طبعاً لە پەروەردە دەتوانن ئەوانە شتی باش دابنێن لە بۆ منداڵەکان لە کاتی خوێندنیاندا بە تایبەتی لە ساڵانی تەمەنی 5 ساڵی کە دەچنە ڕەوزەی لەو کاتدا بتوانن بنەمایەکی باش لە بۆ پەروەردەکردنی منداڵان دابدرێتن و مامۆستاکانیش بەناو کۆرس و بەناو پێشکەوتنەکانی جیهانیدا شارەزا بن بتوانن بە شێوەیەکی گونجا و منداڵەکان پەروەردە بکەن. گەلێک زارۆکان لە هەرێما کوردستانی دەبینین کار دەکەن لەسەر جادان ناچنە خۆین دنگەهێبە چەند مەترسی لەسەر پاشە ڕۆژاوان دروست دەبیتن. ئەوانە بە دەرەجەیەک پەیوەستە بە اقتصادی ئەو وڵاتی ببوورە. پەیوەستە بە اقتصادی ئەو وڵاتی لە وڵاتی ئێمە لە کوردستان خەڵک کە نەهامەتی و نەبوونی وای لێ دەکەم منداڵ واز لە قوتابخانە بینی و ڕوو لە کاسبی بکە وەرکو ئێستا لەسەر زادەوبانەکان دەبینین لەوانەیە خەڵکەکی زۆر منداڵی خەریکی کاسبیکردنە ئەوەش حکوومەت مەفروزە پلانی هەبی لەوەش تا ڕێگال نەدا لە هەمان کاتیشدەوە کە کەم دەرامەتی نێڵی لە وڵاتی خۆماندا ئەجا ئەوە بە دەرەجەیەک وای کردیە کە منداڵ بکەویتە سەرزادە و ژیانێکی خراپ هەڵبژێری لەوەی کە لە قوتابخانە فێری دەبی. تۆ خەزانداری و زارۆک هەیە؟ بەڵێ بەڵێ. تا چ کردیە بۆ پاشا ڕۆژاوان تا چ دابین کردیە بۆ پاشا ڕۆژەکە گەشت؟ بە تاکید من وەکو باوکێک پێویستیەوەی لەسرم بۆ منداڵەکانم کردو لە زانکۆ خوێندیتان و قوتابخانە ئیش و کاری خوارد ڕێگان پێدارن بێن بە ئیش بکەن تمان بە زانستی خۆیان بدەن. بەڵام ئەمە کۆکو ئێستا لە بازار کاسبکارن تەماشا دەکەم منداڵ زۆر منداڵی بۆ سووک خەڵکەیە ینی هیچ حسابێک بۆ پاشە ڕۆژی منداڵە ناکە بۆ ئیشی بۆ تربیەتی بۆ ئەخلاقی هیچ شتێک نێت تەنها پێویستی بەس مەمادەیە ینی ئیشی پێ دەکە بازرگانی پێ دەکە ئەمە بەڕاستی پاشە ڕۆژی منداڵە تووشی زۆر کارەسات دێت تووشی زۆر شت دێت لە بازار ئەو منداڵە زۆر شتی خراپ دەبینێتن کە گەورە بوو کارەسات تەسیری لێ دەکاتن. پێویستە چ بهێتە کێران بۆوان؟ وەڵی دەستگاکان زۆر هەیە ینی ئێستا دەستگای مافی منداڵانە پارێزراوە بەڵام ئەوانیش وەکو پێویست نییە چکە هەدەی دەڵێ بوزەنیە حکومەت ینی ئەو دەبی حکومەت ئەو شتانە بکە بەڵام حکومەتیش بۆوان هیچ دابین نەکرینە؟ بەخوای نا وەڵا بڕوان ناکەم مەگە دابین کراوە بۆ منداڵەکان دەبا لە قوتابخانە و خوێنگاکان دەست پێکرا بەڵام هیچ شتێک چەمۆ نەکرێ بۆیە منداڵەکە قوتابخانە بەجێ لێرە بازاڕیش دەکاتن ئەوەیە کێشەکە. زارۆک پاشا ڕۆژە هەر وڵاتێکیە ئەگەر پاشا ڕۆژاوان دیار نەبوو تەسیر لە وڵاتی ئێمە ناکاتن. ئەوە پێشتر وەگوترا ئێستا نا لە وڵاتان بەڵام لە ئێمە نا نییە شتە نییە هیچ نییە پاشە ڕۆژی منداڵ ئیدی تووشی توندیژی فکری خراپ وەردەگریتن فکری چاک وەرناگرین هیوادارم وە نەبیتن بەڵام ژروفەکەەوە دەخوازی باری گرانە قورسایە کابرا منداڵیە کرێچیان مەجبورە ئیشی پێ بکاتە چ بکاتن خۆی نەخۆشە مەجبورە منداڵەکە ئیش پێ بکە هیچ شتێنی حکومەت دەکەن مەفرش حکومەت ئەو منداڵانەوە بکاتن بەس نا پێشتوانە بوو پێشتوانە بوو قەیرانی داراییە پێشتنەوە منداڵە نەبوو لە جادا نێستا بەزانەوە ئەم منداڵ دەبینی سووری دەبینی عارەبی دەبینی نازام چی دەبینی زۆر یعنی زۆر بووە. بیتناتەکەی بەرپرسەژی پاراستنا مافێ زارۆکان بەڵێ بە شێوەیەکی گشتی دەسەڵات واتە حکومەت بەرپرسە لە دوایەوەی حکومەتیش ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەک دەزانین لە جاردانی مافی مرۆڤ باسی مافی منداڵ کراوە و لە UN لە یونسکۆ ساڵانە چەندین کۆنفرانس و دیبێتی گەورە دەگیرە لەسەر مافی مرۆڤ عەفو لەسەر مافی منداڵ و لە کوردستانیش ئێمە ڕێکخراوێکمان هەیە بە ناوی سێڤ چڵدرن ڕێکخراوی پاراستنی مناڵان
بەڵام بەداخەوە ڕێکخراوەکانی ئێمە زیاتر جەخت لەسەر کۆمەڵێک بوار دەکەنەوە زیاتر ئەو بوارانی کە تایبەتن بە گەورەکان لە کوردستان تاوەکو ئێستاکە هیچ ڕێکخراوێکی جگە لە ڕێکخراوی سێف چڵدرێن ڕێکخراوی پاراستنی مافی منداڵان هیچ ڕێکخراوێکی پرۆفشنالمان نییە بەو شێوەیە ڕاستەوخۆ خۆی تەرخام کە بۆ داکۆچیکردن لە مافی منداڵان وەک دەزانین دەبێت دەسەڵات دەبێت حکوومەت پلانی هەبێ پلانی کۆمەڵایەتی هەبێ لەناو پلانی کۆمەڵایەتیشدا دەبێ کار بۆ منداڵ بکات چونکە ئەوەی ئێمە دەبینین زارۆک ئێستا لە کوردستان حاڵی زۆر خراپە ئێمە وڵاتێکین لە شەڕداین وەک دەزانین لە شەڕدان منداڵەکان بێ باوک دەبن منداڵەکان بێ کەس و بێ پەناگە دەبن ئێتر ئێمە شوێنەکانمان بەو جۆرە نین بۆ پاراستنی منداڵ چەند شوێنێکی تەقلیدیمان هەیە پێویستە شوێنەکان فراوان بکرێن سێڤیس و خزمەتگوزاری زیاتریان لە بۆ بێتن بۆەوەی ئەو منداڵە لە ژیانی سروشتی خۆی دانەبڕدرێتن چونکە ئەو منداڵە کۆمەڵێک خەونی هەیە پێویستە بچێت بۆ قوتابخانە پێویستە بەردەوام بێ لەسەر ژیانی ئاسایی خۆی چەند مەترسی لەسەر ژیاناوی دروست بیتن ئەو زارۆکن لەسەر جادەی کار دەکاتن بۆ پاشا ڕۆژاوی چ مەترسی چێدت بڵێ مەترسی زۆر هەنا یەک لەو مەترسیانە ئەوەی ئیستیغلال دەکرێت لەلایەن کەسانی لە خۆیان گەورەتر ئەو ئیستیغلالی سێکسیە زۆر جاران بەلا دەبردرێن بۆ کاری تیرۆریستی بەکاردێنرێن بۆ مەسلەی مادە هۆشبەرەکان بازرگانی ترسناکیان پێدەکرێت ڕەنگە ئەو منداڵانە تەحڕوشیان بکرێتە سەر ئەندامێک ئەعزاک لە عەزاکانی جەستەیان ببردرێ بیان فرۆشێ و بین نەتیجەش ساڵانە دەیان قاچاقچی نێودەوڵەتی دەست بەسەر دەکرێن لەسەرەوەی تیجارەت بە مرۆڤ دەکەن لەناو هەمیشیان قوربانی یەکەم زەحیە یەکەم منداڵە لەبەرەوەی منداڵ ئاسان سەیتەرەی لەسەر دەکرێتن تایبەت ئێستا ئەنتەرپۆل ناوی چەندان قاچاقچی لە دەستە و ساڵانە بە دوایاندا دەگەڕێ بۆ ئەوەی ئەو منداڵانێک کە بە سەر و شوێن کراون تایبەتیش ئەو منداڵانە لە چ شوێنێک استیغلال دەکرێن لەو وڵاتانەی کە شەڕی تێدا لەو وڵاتانەی کە ئەمن و ئاسایش تێدانە لەو وڵاتانەی کەەوە منداڵەکان باوکەکانیان لە بە مەسلەی کۆمەڵایەتی کەمی داهاتەوە سەرقاڵن بۆیە ئەو منداڵان لەسەر شەقا من زۆر استیغلال دەکرێن بڵێ زۆر تەسیر دەکات تۆ ئەو منداڵی لە ناو شەقامدایە دەکرێت وەک گوڵێکی جوان چیچەکێکی جوان بیچێنی لە ناو ئینزانەیەک تۆ بۆن و بەرامەکەی هەمومان دڵخۆشکات جوانیەکەی بەڵام ئەگەر منداڵێک لەسەر شەقام کەوێ ڕەنگە وەکو بۆمبێکی تەوقیت کرابێ وەکو سیارەیەکی مفەخەخە بێ دوو ڕۆژکە گەورە دەبێ لەبەرەوەی شەرم لە کەس ناکە کۆمەڵک شت دەیان دراماش کراوە درامای عەرەبیمان بینیە ئەولاد شەوارع و کۆمەڵک شت ئەو منداڵە لە کۆتایی خەڵکی خراپیان لێ دەردەچێت ڕەنگە پەنا بنە بەرکوشتن تاڵانکردن دزیکردن بۆیە هەتا زووە پێویستە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەوانەی تایبەتن بەکاری منداڵ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو شتێک زیاتر بایەق بە منداڵ بدات چونکە منداڵ ئایندەی ئێمەیە منداڵ جیلی داهاتووە بۆیە ئەو پێویستە ئەو پرسەوە زۆر گرنگی پێ بدرێت و ئیتمان پێ بدرێت پاراستنا مافێ زارۆکان ئەرکرد سەر ملێکەیە بریتنە دایکان و باوکان بە زۆریش دایک کە مامۆستا لەمار یانی قوتابخانەکە کە منداڵی لێ پەروەردە دەکرێتن حتمما دەبێت ئەو داکە ئاگادار ئەو منداڵی بیتن لە گچکەی و هەتا هەرزەکاری هەتا تەمەنی دەسا دو ساڵ هەدوێ هەر چاوی لێبی بەزمە دامان وایە لە حکوومەتی کە ینی مەکتەبی دەکات و قوتابخان دەکات و ئەهلی ئەهل دەکات ینی لا ینی ئەهلەکە ئی ئەهلیان ئیقتا ئەوە نێون بەس زمانیان لە مەکتە ئاگایان لێبیتن مەکتەبەکان پاک و خاوین بڕواتی مەکتەبەکان گەلک پیسن ینی لەبەر تەسیری هەیە لە بۆ زارۆکان وانی لەبووم وەڵڵاهی خۆی ئەگەر حکومی ئەهلێکە لەبەر ئەوە ینی ئەوە زمانی ئاپێرەکەن ینی دەبی حکوومەکە ژوابیتن حکوومەکە هەندێک ئیحتیمامێک هەندێک ینی ئینگلیزیەکێکە لێیان شیکەنەوە عەرەبێکی لێیان شی بکەنەوە نەک ئیلا هەتا دەی دەزان ینی بڕایتە بی منداڵ تا سە شش ئیبتیدای خلە پێم گوتی تا چەندی عەرەبی دەزانی وعدی سنت گوتی هەتا دەی ینی معقولە ئەو هەدا دوژانی لە ماڵیش تەسیری هەیە داکو بە خاصن داک تەسیری هەیە منداڵ باوک چ بکات بۆ پاشا ڕۆژا زارۆکن باوک بەس ئەوەندەی پێ دەکران لە دەرکە کاسبی دەکاتن و کە دێتەوە ینی منداڵەکانی نێریتن ینی منداڵ خاصن کوڕەکان لە دەرێ بگەڕێن و لەسەر جادە شەقامەکان بن و ئایپاتیان لە دەستبی و مۆبایلیان دەدا ئەو فەیسبوک و شە بەڕاستیانی ئەخلاقی منداڵانیان تێکدایە یانی داواکارن لە حکوومەتی کە هەندێک ینی وا بکەنەوە کە ئەو منداڵانە ئەو هانەبن هەتا نوێشەیە لە دەرێ نەبن و هەتا نوێشە ینی
حکوومەت بشتەوان نەچنە دەرێ یان دایک و باب حتما يعني دەزانین ئەمرێکی دەربکە حتا سعات ئەوەندە مدا نابی لە دەرەبیتن وانە دانێتە سعات نواتە سعادە مدا لە دەرەبیتن هەرزە کارەکان لە دوای نێنە دەرێ ئەو ئەمرەی دەربکاتن وانە ئێ کچیش حتما دەبی داگ ئاگاداری بیتنەوە. تووەکی باوکە پاراستنا مافێ منداڵان زارۆکان ئەرکرد سەرملێکەیە زیاد بەڕاستی پێشەشی بە خێراتنی جەنابتان دەکەین بۆ ئەم دەرفەتەکە بە ئێمەتان بەخشی پاراستنی منداڵ و ئەرچی منداڵ زیاتر لەسەر شانی دایک و باوکە دەبێت دایک و باوک یعنی بە شێوەشی عام بتوانیت مافی مناڵەکانی پێشەڵ نەکات مافی مناڵەکانی بداتن ئەوە پێویستە دوایش پێویستی زیاتری دەبێت حکوومەت هاروکاری داک و بابی بکاتن هاروکاری ئەو مناڵانە بکاتن لە ڕووی مەکتەبەوە لە ڕووی خوێندنەوە دەبێت بە شێوەشی عام یعنی مافەکانیان بیداتن بەڕاستی ئێستا وای لاتەوە مەکتەبەکانی ئێمە بە تایبەت لە بۆ منداڵەکان مەکتەبە حکوومیەکان هیچ استفادەی لێ ناکەن ئەوەی هەیە هەمووی بوویتە ئەهلی دەبێت پەپارە بە زەروی پارە خەڵکانێکی زۆری شەیە توانای ئەوەی نییە کە بۆ نمونە مناڵک و دوو مناڵ و سێ مناڵ ئیلا بە زەربی پارە لە 15-16 ساڵ بخوێنێتن بەڕاستی ئەوە زۆرە هەموو کەس توانای ئەوەی نییە لەو زلوفەی ئێستادا جا دەبێت هەم حکوومەت هاروکاری ئەو مناڵانە بکاتن و هەم دایک و باب چاوی لەو مناڵانە بیتن تا دەگاتە تەمەنی خۆ ژمای نەفسی دەڕۆنی بە چەند گرنگە و منداڵێن خۆ هەر هەفتە یان هەردوو هەفتە جارێکێ ببەیە دەرێ وەکی دبینین تە ئەی نایامۆڵ بەڵێ بە تاکی دوایە وڵی مناڵ هەر لە ژوورەوە بە تایبەتی لە ئێستادا مەکتەب نییە و دەرچوون نییە وەکو سزن لێ دێت یعنی ئەگەر هەر لە هەفتەیەک هەر لە دەڕۆژ جارێک ئەگەر هەر بەلای کەم دەبێت مانجی جارێک بیبێ شوێنێکی ئاوا حڕیەتی خۆی وەربگریتن وەبی ئەویش بزانی کە مافی هەیە هەر لە ژوورە هەر لە بەڕاستی وەکو سزنێک لێ دێتن هەروە حساب دەکە کە لە زینداندایە فێری هیچ شتێک ناوی چاوی نابیتەوە ئەو مناڵە ئەگەر بیجێڕێ ئایا پارکێک ئایا مۆڵێک شوێنێکی ئاوا ئەلعابک ناڵ زیاتر چاوی دەبیتەوە کەشەی دەکاتن هەیامی تۆ وەکو باوکەک بۆ هەموو دایک و باوکەکان هیوادارم هەموو دایک و باوکە بە پێی توانای خۆیان کە توانایان هەبیتن هاوکاری مناڵەکانیان بکەن جا بۆ شوێنی ئاوا لە مۆڵێک یان لە پارکێک زیاتر حڕیەتیان پێ بدەن وەبی ئەو مناڵە لە دوا ڕۆژ چاوی کراوە بێتن هەروە حساب نەکاتن کار وەکو ئەوەیە کە لە سزندایە زۆر بەخوای دەبی زۆر چاود لە منداڵەکان بیتن و پاراستنەکی زۆر باش بیتن و بستنە خوێندنگا و بستنە هەموو شوێنەک و ئەرکە لە سەرداک و بابلۆ مناڵان ئەوانە پێویستە ببنە دکتۆر ببنە مەهاندس زۆر ئەوانە چاوە یعنی چاوان خوددان دەکەی کێ بترماندی دەبی تۆ یان بابێوان وڵا ئەم لۆ منداڵەکان زۆرتر بابیش لە دەرێ ئەوە ئەرکەکە لە بابی لە دەرێ زیاتر ماندی دەبی لە ئافرەت بەس ئافرەت زیاتر لە ماڵەوە ماندیترە لە پیاو وەێ گەلێک دبینین گەلێک ژێ زارۆکان لەسەر جادەی کار دەکەن ڕۆلێ دایک و بابان هەم بەر پەروەردەکردنا زارۆکەن خۆ چاوە دەبینی تۆ پێم باش نییە ئەوها لەسەر جادان بگەڕێن بە من بویستنە خوێندنگا و ببنە دکتۆر ببنە مەهاندس لۆ پاشا ڕۆژیان باشترە نەک ئەوها لەسەر جادان زۆر وڵا پەیامم ئەوەیە منداڵیان نەستنە سەرجادە و شوێنەکانی ئەوها بەس بستنە خوێندنگای باشترە. تۆکی گەنجێکی دبینی زارۆکەن لە هەرێما کوردستانی پاشا ڕۆژاوان بەرەفکیڤە دەچیتن بەڕاستی لە کوردستان چ هیوایەکی ئەوان نابینم بەڕاستی ینی داهاتوێکی گەشتیان نییە لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو سیستەمە دواکەوتوی کەوا لە هەرێمی کوردستان ئێستا بوونی هەیە
هیوادارم باشتر بێتن بەڵام لە حاڵی ئێستادا هیچ ئایندەیەکی گەشت نابینم بەڕاستی ئەویش لەبەر ئەوەی ئەو سیستەمەیە لەبەر هۆکاری سەرەکی ئەو سیستەمەیە ڕۆلێ دایک و بابان چییە هەمبەر پەروەردەکردنا زاروکێن بەڕاستی ڕۆلی دایک و باوک دەبێ دایک و باو ڕۆڵێکی سەرەکی ببینن لە گەشە سندنی منداڵ بەڵام لە هەمان کاتدا ئەوان لە ناو کۆمەلگادا بڵێن لەگەڵ چێ تەعامل دەکەن هەڵس و کەوت و یعنی چۆن بڵێ لە دەرەوە هەڵس و کەوتیان لەگەڵ چێە ئەوەش هۆکاری سەرەکیە بۆ منداڵ ئەو زاروکێن کار دەکەن لەسەر جادەی چما تەرسی لەسەر پاشە ڕووژاوان دروست دەبیتن و ناچنە یعنی خوێندنگە هەیە طبعاً ئەوەش هۆکارێکی سەرەکیە بۆ دواکەوتنی کۆمەڵگە بەڕاستی هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەو کەسانش بکاتەوە بیر لەو منداڵانە بکاتەوە بۆ ئەوی ینی شوێنێکی منزلگایەکیان لە بۆ بکاتەوە بۆ ئەوەی ئەوانیش بێبەش نەبن لە تەکنەلۆژیای ئەوڕۆ تەکنەلۆژیای سەردەم هیوادارم ئەوەش بیرێکی باش لێ بکرێتەوە لەبەرەوەی ئێستا بەڕاستی هەرزەکار گەنجی ئێستا منداڵکەوە پێدەگاتن بەڕاستی ئایندەی خۆی نازانیتن نازانی چێوە دەچێتن ینی زۆربەی کات ئێستا من ینی کە هەرزەکار بووم بەڕاستی زۆر جار بیرم کردبەوە بڕۆم لە بۆ دەرەوە هەرچەندە ئێستا خەریجیشم بەڵام سوپاس بۆخوا ئێستا ئیشێکم هەیە بەڵام هیوادارم ینی لە بۆ مناڵانی کەەوە ئێستا بدەستنە تەمەند ینی دەستنە ناو تەمەنەوە هیوادارم ئایندەیەکی گەشیان هەبێتن و بڵێن وەکو ئێستا گەنجانی ئێستا نەبن کەوا بیر بکەنەوە بڕۆن بۆ دەرەوە هەر ڕۆڵی دایک و باوکان چییە هەمبەر پەروەردەکردنا زاروکێن خۆ بەڕاستی ڕۆلی دایک و باب یەکەم جار لەلایەن دایکە بۆ پەروەردەکردنی مناڵ لەبەرەوەی دایک قوتابخانەی یەکەمە و دووەمینیش قوتابخانەی خۆی ئی منداڵەکە پاشان ئەو جەباب دەور دەبینی لەبەرەوەی منداڵک دایک هەردەم لەگە منداڵەکانێتی هەر لەو کاتێ ئەو منداڵە لە دایک دەبی هەتا گەورە دەبی زیاتر دایک ئاگاداری دەبی نەک باوک مەشغولە بە ئیش و کاری دڵەوە و پاشان دایکیش بە ماڵەوە ئەو زاروکێن لەسەر جادەی کار دەکەن تۆ دبینی چ مەترسی لەسەر ژیاناوان پاشە ڕۆژاوان دروست دەبیتە دەوان شتەکی زۆر باش نییە لەبەرەوەی ئەو مندارەکە چوە سەرزادەی لە خیندندار دەبڕێ زۆر جاروێ تووشی ئیش خراپ دەبی مەسەڵەن وەک دزیکردن وەک شتی جوان دەبینی برسی بوون ئەوانش کە ئەو ئیشەی پێ دەکەن زۆر تاسی لە خینەکەی دەکە ئەگەر لە خینەکەی دابڕاکەواتە مستەقبەلەکەشی دەفەوتێ پێویستە چ بهێبەکردن بۆ ژیانێک خۆش دابین بکەم بۆ زاروکەن وەڵای ئەوە زیاتر لەسەر تەمان بتەوێنێتەوە لەسەر پەروەردە و قوتابخانە و ئەو تشتانە دەور دەبینی دوایش حکوومەتیش تەسیری هەیە لەبەرەوەی منداڵ هەیە مەسەڵەن داک و بابی شەیە پێویستی بە ئیشکردنە منداڵەکان پێویستیان بە ئیشکردنە مەسەڵەن پێویستی بە پارەیە منداڵەکان دەنێتە ئیشکردن ئەگە ئەویش پارەی هەبی و موچەکانی تەواو بدرێ و ئەویش منداڵەکانی نارێتە ئیشە وەڵام بەسەرداهاتیمەوە ێرە بەس لە بەریتانیا دەژم لێرێ منداڵێنەوان چاوا دژین مافێوان دابین کردیەوە کێریمان منداڵ هەموو شتێک دابین کرا لە بۆ منداڵی لەوێن دەرێ هەر کەسە موچەی خۆی هەیە و لەکنەما دەتانی بە مانگانە وەربگری موچەکەیان دەتوانی بە هەفتانە وەربگری جاروەیە مەسەڵەن هیچ موچە بڕان نییە ئەو منداڵ هەموو شتێکی بۆ دابین کراوە کە دەستەوە ئێستا منداڵەکان خۆم سێ منداڵم هەیە دویان لە مەکتەبن ئەگە دەستنە مەکتەبێ زۆر یعنی کە دەیانهینەوە زۆر عاجز دەبن هەراز دەکەن دایمەن لە مەکتەبەکەی بن هەموو شتێکیان لە بۆ دابین کرایە لە باندێ خەڵکەکەش هەم ئەوی لێرە دەڕۆ ڕوو لە ئەوروپا دەکا ژیان لەوێت ژیانە تەمینە ئەگەر ئەو هەرێما کوردستانی هەبا ژیانە خۆشتر ئەمن یەک بەخۆم لەوانەمە کە دەمەوێت یەک زاری بێمەوە بەس کە دەیەوە کوردستان ناتانی بژی لێرانە مەسەڵەن لە بۆ نمونە هەر مەکتەبەکەم بێ مندارەکان بم دەبی ساڵانە کەمترین 35 وەرەقە 40 وەرەقەی بدێ زۆر کەسێ ئیمکانیەتی نییە سا من دوو منداڵی خۆم ئەگە بێمەوە ئێرانە دەبی 80 وەرەقە 90 وەرەقە لە بۆیان دابین بکەم ساڵانە بخینن لەوێن دەرێ هەموو شتێک بە بەلاشە ئەوە زۆر تەسیری هەیە
gelek caran behsa wê çendê dihête kirin ku zarok paşa roja her welatekî ye. Lê wekû welatiyan dayne diyar kirin ku negiringîdan bi zarokan paşa roja wî welatî dê di metirsiyê de bîtin. Bînerên hêja û xweştivî elvêre jî em gehiştîne dûmayeka xeleka vê heftiyê ta hefteyeka dî û babetekî dî ji bernameyê derbarîn bimînin bi xeyr û xweşî.